3 ساڵ دوای کوشتنی حکوومەتی ژینا ئەمینی نزیکەی 3000 کەس ئیعدام کراوە. لە سەرەتای ساڵی 2025 زاینیەوە تا کاتی بڵاوکردنەوەی ئەم راپۆرتە لانیکەم 1000 کەس لە ئێراندا ئیعدام کراون. بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە هێشتا 3 مانگ و نیو ماوە بۆ کۆتایی ئەم ساڵی میلادی، وا دیارە کۆماری ئیسلامی ڕەکۆردی ئیعدامی خۆی لە 3 ساڵی ڕابردوودا دەشکێنێت. ڕێکخراوی مافەکانی مرۆڤ ئێران دەڵێت کە 3 ساڵ لەمە پێش لەوەها ڕۆژێکدا ژینا ئەمینی هاوڵاتی 22 ساڵەی کورد لە 22 خەرمانانی 1401 تاویدا دوای دەستگیرکرانی لەلایەن گەشتی ئەرشادەوە لە تاران بەهۆی لێدانی مامورەکانەوە بریندار بوو و دواتر لە نەخۆشخانەی کەسرای تاران گیانی بەخت کرد. کوشتنی ئەو بوو بە هۆکاری یەکێک لە گەورەترین ناڕەزایەتیەکانی وڵاتی ئێران دژی سیستەمی کۆماری ئیسلامی. سەرکوتی خوێناوی کۆماری ئیسلامی نەک هەر لانیکەمی لەو کاتەدا 551 کوژراوی لەوانە 68 منداڵی لێکەوتەوە، بەڵکو بە تەقەکردنی ئامانزداریش بەرەو ڕووی خۆپێشاندەران زۆر کەسی نابینا کرد. لێکۆڵینەوەی ئاماری لەو بارەوە کە لێکۆڵینەوەی کە لە ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئێران سەبارەت بە زیان لێکەوتوان لە بەشی چاو لە کاتی سەرکوتی خۆپێشاندانە گشتگیرەکانی ساڵی 1401دا و بە بەراوردکردنی لەگەڵ لیستی کوژراوەکان نیشانی دەدا کە تەقەکردنی هێزە سەرکوتگەرەکان ڕوو بە دموچاوی ژنانی تایبەتەن زۆر سیستەماتیک و ئامانزدار بوو. هەروەها لە ڕێکەوتی هەشتی سەرماوەزی 1401دا هێزەکانی سەرکوت لە زاهێدان لە ماوەی چەند کاتژمێرێکدا بە تەقەی ڕاستەوخۆ باسڵەحەیی جەنگی وەک و بەرەوڕۆی ئەو خەڵکەی کە دوای نوێژەی هەینی لە حاڵی کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا بوون، لانی کەم 104 کەس لەوانەش 14 منداڵی کوشت. ئەم ڕۆژە بە هەینی خوێناوی زاهێدان ناسێنراوە. جگە لەم سەرکوتە ڕاستەوخۆیانە کۆماری ئیسلامی بۆ تۆقاندنی کۆمەڵگا دەستی کردووە بە ئیعدامکردنی بەرفراوان. ئاماری تۆمارکراو لە ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئێراندا نیشان دەدات کە لە ڕۆژی 26 خەرمانانی ساڵی 1401 تاویەوە هەتا بە ئەمڕۆ لانیکەم 2910 زیندانی و لەوانەش 83 ژن لە ئێراندا ئیعدام کراون. لە نێو ئەو ئیعدامکراوانەدا 37 زیندانی سیاسی و عقیدەتی، 14 خۆپێشاندەر کە 12 کەسیان لە پەیوەندی لەگەڵ خۆپێشاندانەکانی ژن ژیان ئازادیدا دەستگیر کرابوون و 4 منداڵیش بوونیان هەیە. زیاتر لە نیوەی ئیعدامکراوەکان تۆمەتبارانی جەرامی پەیوەست بە مادە هۆشبەرەکان بوون. گروپە نەتەوایەتیەکانی وەک بەلوچەکان بە بەراورد لەگەڵ ڕێژەی دانیشتوان لە تەواوی وڵاتدا لە ئیعدامەکان بە بیانووی مادەی هۆشبەرەکاندا قوربانی سەرەکی بوون. محمود ئەمیری مقەدەم بەڕێوەبەری ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئێران لەم بارەوە دەڵێت لەگەڵەوەی کە زۆرینەی قوربانیانی ماشینی ئیعدامی حکوومەت تۆمەتبارانی جەرایمی ناسیاسی پێکی دەهێنن، مەبەست لەم ئیعدامانە سەرکوتی سیاسی و تۆقاندنی کۆمەڵگایە بۆ پێشگرتن لە خۆپێشاندان. سەرۆکۆماری ڕژیمی ئیسلامی باش دەزانێت کە خۆپێشاندانە گشتگیرەکانی داهاتوو دەتوانێت ببێتە هۆی ڕووخاندنی حکوومەتەکەی. ئەمیری مقەدەم لە درێژەدا دەڵێت کە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە زۆرینەی حکمی ئەدامەکان پێشدا بە شکنجە و بەر هەڵسوکەوتی خراپ دەکەون و بەرخوردی دادپەروەرانەیان لەگەڵ ناکرێ، ئیعدامی نزیکەی 3000 کەس بەبێ دادپەروەری عادڵانە و بە مەبەستی دروستکردنی ترس و تۆقاندنی گشتی دەبێت لە کۆمیتەی ڕاستی ئازمایی ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکاندا وەک نمونەی بەرچاوی جنایەت دژی مرۆڤایەتی لێکۆڵینەوەی لەسەر بکرێت. بە سەرنجخستنە سەر راپۆرتی ساڵانەی ئیعدام لە ئێراندا دەردەکەوێت کە لە ساڵی 2022 زاینیدا واتە ساڵی کوژرانی ژینا و دەستپێکردنی بزوتنەوەی ژن ژیان ئازادی ژمارەی ئیعدامەکان لە ئێراندا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. هەرچەندە کە زۆرینەی ئیعدامکراوەکان تۆمەتبارانی جەرایمی گشتین. کۆماری ئیسلامی نیشانی داوە کە بۆ بەرفراوانکردنی ترس و تۆقاندن لە کۆمەڵگادا دەست بۆ ئیعدامی ئاسیب پێگەیشتووترین هاوڵاتیان درێژ دەکات
تا کەمترین نرخی سیاسی بۆ ئەعدامەکانی بدات. بەم هۆیەوە گرنگیدانی خەڵکی ئێران و کۆمەڵگای جیهانی بە مەسلەی ئەعدام و بەرزکردنەوەی نرخی سیاسی ئەعدامەکان بۆ حکوومەت زیاتر لە هەمیشە پێویستە. لە ساڵەتای ببورن لە سەرەتای ساڵی 2025 زاینی تا بە ئێستا و تا کاتی بڵاوکردنەوەی ئەم راپۆرتە لانی کەم 938 کەس لە ئێراندا ئەعدام کراون. بە لە بەرچاوگرتنیەوەی کە هێشتا 3 مانگونی و بۆ کۆتایی ئەم ساڵی زاینی ماوە، هەروەک باس کرا دیارە کۆماری ئیسلامی ڕکۆردی ئەعدامی خۆی لە 3 ساڵی ڕابردوودا دەشکێنێت. ڕێکخراوی مافەکانی مرۆڤی ئێران لیستێکی زیندانیە سیاسی و عەقیدەتیەکان، تۆمەتبارانی سیخوڕی یان سوکاتی بە پیرۆزیەکان کە لە مەترسی ئێعدامدان لیستێکی لەمادا ئامادە کردووە کە بەردەوامیش نوێ دەبێتەوە. بۆ زانینی دۆسیە ئەم کەسانە دەتوانن ئەو کەسانێک کە پێویستیان بەم ئامارانە هەیە سەردانی ئەو ڕێکخراوەیە بکەن.